بارەی هەڵوێستیەکێتی زانایانی ئاینی لەمە ڕمایشکردنی فیلمی محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم و تێبینیانەی لەسەر فیلمەکە هەیە لەگەڵ بەڕێز مامۆستا جەلال سەیدەمین جێگری سەرۆکیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا سڵاو لێبێ، دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئێوە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان تێبینی و سەرنجتان لەبارەی فیلمەکەەوە چییە و لە چیەوە تێبینیەکانی ئێوە سەرچاوە دەگرێت؟ بۆچی داوەتان کردو فیلمە لە هەرێمی کوردستان نمایشکردنی قەدەغە بکرێت؟ بناوی خوای بەخشندە میهرەبان، سەرەتا زۆر سپاس. دیارە فیلمی محەممەد ڕەسوول الله دوای ئەوەی کە نمایش کرا لە یەک لە سینەمەکانی شاری هەولێر، طبعاً لەلایەن کۆمەڵێک هاوڵاتی موسڵمانی شاری هەولێر و لەلای کۆمەڵێک زانایانی ئاینی ئیسلامی کوردستانەوە بسیار کرا لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان و وەرگرتنی ڕێی لژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان لەبارەی ئەو فیلمەوە. ئێمە لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانەوە ڕۆژی چوارشەممە 25/1 لژنەی باڵای فتوامان لە هەرێمی کوردستان لە بارگای مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کۆبوونەوە. دوای ئەوەی کە لێکۆڵینەوەیەکی تەواویان لەسەر ئەو فیلمە کرد و بەشێکی زۆریشان لە فیلمەی بە چاوی خۆیان بینی و تەماشایان کردو، دوای پشتبەستن بە دەقە پیرۆزەکانی قورئان و بە فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەربی بەڕای زانایانی ئاینی ئیسلامی کوردستان، لژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان بڕیاری دا فتوای دەرکرد بۆ ئەوەی کە ئەم فیلمە زیاتر لەوە نمایش نەکرێتن، چونکە ئەمە پێچەوانەیە لەگەر فەرمودەکانی قورئان و پێغەمبەری ئیسلام و یاسا و شەریعەتی ئیسلام. زۆر باشە مامۆستا. تێبینیەکانی ئێمەش لەسەر ئەو فیلمە بەڵێ ئێوە بڕیاری حرامکردن و قەدەغەکردنی ئەو فیلمەتان داوە، فتواتان داوە؟ بەڵێ لژنەی باڵای فتوای دەرکردووە، وابزانم فتوایەکە بۆ بەشی زۆری ڕاگەیاندنەکانیش چووە و بۆ وزارەتی ڕۆشنبیریش چووە و بۆ محافەزەش چووە و بۆ هەموو دەستگا پەیوەندیدارەکان چووە. لژنەی باڵای فتوا نمایشکردنی ئەو فیلمەی بە تەواوی حرام کردووە و ئیجازە و ڕێگای پێ نەداوە. زۆر باشە مامۆستا. زانایان ئیجماعیان هەیە لەسەر حرامبوونی تەجسید کە کەسێک لەسەر شێوازی پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان یان پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت خۆی بخاتە سەر شێوەی ئەوە ئەکتەرێک، ینی ئەمە یاخود ڕێی و بۆچوونی جیاواز هەیە لەلایەن زانایانەوە لەسەر تەجسید؟ بەڵێ من لێرەوە نارێم ڕێی 100% لەسەر حرامبوونی هەیە. طبعاً بەشی زۆری ئەو شتە سەردەمیانەی شتە عەسریانەی کە دروست ئەبن و ممچینە لە کۆنەوە نەبووینە، زانایانی ئیسلامی ڕێیان هەبیتن لە کۆنەوە شتەکان سەردەمینە و تازەنە. بەڵام ئەوەی کە لژنەی باڵای فتوای ئێمە پێچتی پێبەستووە، ئەوەلەن بە چەندین فەرمودەیەک لە ئایەتی قورئانی پیرۆزە، یەک لە فەرمودەکان ئەوەیە کە خوای گەورە باسی پێغەمبەرە کا سەلامی خوای لەسەر بیکا، فەرمی ئینا ئەرسەلناکە شاهیدەن ومبەشیرا ونەذیرا لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه. ما بەس لێرە ئەوەیە خوای گەورە داوامان لێ ئەکا ئێمە پشتگیری لە پێغەمبەر بکەین سەلامی خوای لەسەربی، پشتیوانی لێ بکەین، و هەروەها داواشمان لێ ئەکا خوای گەورە کە ئەمە ڕێزی شایستە لە خودی پێغەمبەر و ئەو شتانەی کە تایبەتن بە پێغەمبەر ڕێزی شایستەی لێ بگرین. طبعاً ڕێژی شایستە بۆ پێغەمبەر ئەوەیە کە تو کەسێک نێ لەوە وەکو ئەکتەرێک خۆی بکا بە پێغەمبەر و ڕۆڵی پێغەمبەر ببینی و دەوری پێغەمبەر ببینی. هەروەها پێغەمبەر خوای گەورە کە لە قورئانی پیرۆز باسیە کاکا فەرمی یا ئەیوها النەبی و کە خوای گەورە باز بە بلۆ ئیماندارەکان باسەکە فەرمی یا ئەیوها الذین آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض. خوا فەرمی ئیماندارەکان ئێوە دەنجی خۆتان بەرز مەکەنەوە، بڵند مەکەن لەسەر دەنجی پێغەمبەر. یعنی پێغەمبەر تایبەتمەند و خاصیەتی خۆی هەبووە، حتا لە قسەکردنیش نابێ خەڵک دەنجی خۆی بڵند بکا لەسەر دەنجی پێغەمبەر. و هەروەها خوای گەورە ئەفەرمی چۆن ئێوە لەناو خۆتان دەنگ بۆ یەکتر بەرزەکەنەوە نابی بەرامبەر بە پێغەمبەری ئەوە بکەن و ڕێی پێ نەدراوە. دوای ئەوەی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بیتن کۆمەڵێکی امتیازاتی خۆیان هەیە، وەکو باسم کرد ممچینە ئەو امتیازاتانە لۆ ئینسانەکان مامۆستا لەسەر ئەو وەڵامی بەڕێستان دەفەرمووی
پێغەمبەران ئیمتیازێکی تایبەتیان هەیە سەلامی خۆیان لەسەر بێت. خۆی گەورە لە قورئانی پیرۆز لە ئایەتێکدا دەفەرمێت لا نفرق بین ئەحد من رسله. پێشتر ئەم بابەتە لەسەر حەزرەتی عیسا سەلامی خۆی لەسەر بێت لەسەر پێغەمبەر یوسف لەسەر پێغەمبەر یعقوب فیلم دەرهێنرا و لە هەرێمی کوردستان و لە کەناڵەکانیش بڵاو کراوەتەوە. بەڵام یەکێتی زانایانی ئاینی بۆ لە ڕابردوودا لەسەر ئەم بابەتە کە هیچ جیاوازی نە لە نێوان پێغەمبەراندا قسەی نەبووە ئێستا لەسەر ئەم فلیمەی دواییان کە لەسەر دوا پێغەمبەرە کە محەممەدە درودی خوای لەسەر بێت ئێوە قسەتان هەیە. والله خۆی من لەگەرەوەی لەگەر جەنابتم یعنی حەقوا بوو بە حەقیقەت لە ڕابردووش ئەو فلیم و ئەو دەرامایە کە لەسەر حەزرەتی یوسف و حەزرەتی یعقوب على نەبینا وعليهم الصلاة والسلام کرایە دەبی هەمان ڕێی هەبا و هەمان قسە هەبا. بەڵام کە لەو کاتی لژنەی باڵای فتوای ئێمە قسەی نەکردووە ممچینە کۆمەڵک ئەسبابی خۆی هەیە کە من لێرە ناتوانم سەبەبەکان و کارەکانی بڕێم وإلا ئێستا ئەو فتوای کە دەرکرایە دەبارەی ئەو فلیمی محەممەد ڕەسوول الله کە بۆ پێغەمبەری ئێمە دروست نییە بەو شێوەی دراما بکرێتن بە هەمان شێوە بۆ پێغەمبەرەکانی دیشوایەت. بەڵام پێغەمبەری ئێمە عليه الصلاة والسلام لەبەر ئەوەی خاتم النەبیین و آخر پێغەمبەرە و پێغەمبەری ئێمە شەو مقتەدای ئێمەیە طبعا ئێمە زیاتر وإلا فەرق ناکەین لە مەسەلە کە زیاتر لەسەر مەسەلەی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێتن مامۆستایان هاتوونە دەنگ و وإلا ئەو فتوایە ئەمە بۆ پێغەمبەرەکانی دیشە نەک تەنها بۆ پێغەمبەرە بی سەلامی خوای لەسەر بی. زۆر باشە مامۆستا باسی تەجسیدمان کرد باسی ڕێی جیاوازی زانایانی ئاینی عولەمای عالەمی ئیسلامیمان کرد. هەندێک زانە پێیان وایە کە بۆ فیلم و بە مەبەستی ئاشناکردن بە ژیان و ڕێبازی پێغەمبەران ئاساییە ئەم بابەت یاخود ئەمە هەر بۆ پێغەمبەران یاخود بۆ هاوڵانیش و بۆ خەلیفەکانیش هەندێکی تر پێیان وایە کە تەجسید دروست نییە. بەخۆی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بی جیاوازیان هەیە لەگەڵ هاوڵەکان برێنن نەرێن چونکە پێغەمبەران بە پێی فەرمودەکان و دەقەکان پێغەمبەران معسوومن عیسمەتی خۆیان هەیە. لەبەرەوەی کە پێغەمبەر معسووبن ئەتوانن برێن پێغەمبەر لەگەڵ هەواڵەکانی حتا لەگەڵ خەلیفەکانی فەرقێک هەیە لەو مەسەلەیەدا پێغەمبەرەکان معسوومن. دوایەوەش پێغەمبەری ئێمە سەلات و سەلامی خوای لەسەر بێتن نەک هەر پێغەمبەری ئێمە هەر پێغەمبەرێک کە تو درامایەکەی و فلیمی لەسەر دەرەکەی ئەم فلیمە تەبعاً ئەگەر مەبەستیش ئەوە بیتن تو بتەوێ خەڵک ئاشنا بکەی بە ژیانی ئەو پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بی بە گەورەی ئەو پێغەمبەرە بەڵام لەزی من ئەو فلیمە خەڵک پێ ئاشنا بکەی ئەمە فەرمودەیەک هەیە لە ئوسول الفقه ئیسلام کە ئەرێ ئەلغایەت لا تبرر الوسیلە ئەرێگە تو ئامانجەشی باش و دروستیشت هەبی بەڵام وەسیلە و ئامرازەکانی کە ئەو ئامانجەی جێبەجێ ئەەکەی خراپن و پێچەوانەی شەریعەت بن ئەو غایەتە ڕێگانادات و ئەو وەسایلانە بەکاربینی. مەسەلەن بۆ نمونە کەسێک مەبەستێتی مزگەوتەشی دروست بکە بۆ ئەوەی خەڵک نوێژی تێدا بکات جمعەی تێدا بکە بەڵام ئەگەر ئەو مزگەوتەی بە پارەی حرام و لە ئەرزی مەغصوبە دروست کرد خۆی وەسیلەکە و وەسایلەکە شەرعی نینە با ئاکامەکەش و غایەت و مەبەستەکە شتێکی شەرعی بیتن. بۆیە ئەم جوورە فلیمانە ئەگەر مەبەستیش ئەوە بیکا پێغەمبەری ئیسلام ژیانی پێغەمبەر بە مسلمانان بناساندرێ و بەیان بکرێ بۆ خەڵکی ئەم مەبەستەی تێدابی لە جێ خۆی پیرۆزە بەڵام وەسیلەکان ئەو شتانێک کە تو ئەوەی پێەکەی وەکو دراما و فلیمەکە کە کەسێک لەو لایەوە دینی تەمسیلی پێغەمبەر ئەکا ڕۆڵی پێغەمبەر ئەبینی سەلامی خوای لەسەر بی کە ئەو کەسە ممچینە ماوەیەکی دی تەماشای بکەی لە فلیمێش و درامایەشی دی کە ڕۆڵی دکتاتۆرێک و زالمێکە بینی ڕۆڵی خوانە ناسێکە بینی ئەمە بەڕاستی وای لێ دێ پێغەمبەر لە بەرچاوی خەڵکی وەکو ئەو کەسە زالم و دکتاتۆرە بە یەک وێنە ئەدیترێن بە یەک شت تەماشاکرێن. ئەمە حاڵەتێکە بەڕاستی مەترسیدارە و خەڵک بەو شێوەیە پێغەمبەر ببینی کە زالمێک هەم لەلایەک تەمسیلی پێغەمبەر بکا لەلایەشیش کەسێک تەمسیلی پێغەمبەر بکا لەلایەشی تەمسیلی زالمێک بکا. زۆر باشە ئەمە یەکە لە شتە خەڵابەکانەوەش مەسەلەی بەڵێ مامۆستا من بۆ خۆم زانای زۆر شارەزا لە وڵاتی خۆمان بینی و قسەم لەگەڵ کردووە سەبارەت بە زنجیرە فیلمەکانی ئەصحاب الکەهف و سەبارەت بە زنجیرە فیلمی یوسف عليه السلام لەبەرەوەی ئەمانە بوعدێکی قورئانیان هەیە چیرۆکێکن لە قورئانەوە هێنراون لەسەر دڵی زۆر خەڵک کاریگەریان هەبووە لەسەر ئەو مامۆستایە وتێتی لەسەر دڵی من زۆر کاریگەری هەبووە کۆمەڵێک مەشهد هەبووە لە لای من غامز بۆ ئێستا بەم فلیمە هەستەکەم
ڕوئایەکی جیاوازترم بۆ دروست بووە و ئەگەر لەگەڵ هاوڵاتیانیش قسە بکەی لەگەڵ هاوڵاتیەکی ئاساییکە بۆ هەیە بە چەند ساڵ بەلای قورئاندا نەچیان قورئان هەڵنەداتەوەیان خوێندەواری نەبێ شارەزایی نەبێ بەڵام لە ڕێی ئەو فیلمانەوە بەم چیرۆکانە ئاشنا بووە کە لە قورئاندا هاتوون کە چیرۆکی پێغەمبەرانیشن و ئەکتەرێکیش ئەم ڕۆڵانەی بینیوە کەواتە لە ڕووی سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای سەردەم لە ڕووی سوودوەرگرتن لە ئامرازە پێشکەوتەکان بۆچی ڕێگە پێنەدراوە؟ من لەوەی لەگەڵ تاما بەڵام ئەبی ئێمە هەردوو لایەنەکان بخوێنینەوە ڕاستە لەم ڕۆوە معلوماتێکەدا بە هاوڵاتی کە چیرۆشی حەزرەت یوسف چۆن بە یا ئەسحاب الکهف چۆن بە ئەم چیرۆکە ئەم ڕووداوە بە شێوەیەک بووە بەڵام لە هەمان کاتیش ئەبی بیر لەوەش بکەینەوە تو هەر شتێک ئەوە هەموو کەس ئەوەی سەلماندووە هەر شتێک هاتە قالبی شانۆگەری و مەسرحیات ینی وەکو مەسرحیات و شانۆگەری و دراما پێشێش کرا ئەو شتە قودسیەتی ڕوحی ئەگەرابی قودسیەتی ئەوەنایی ڕوحی و ئەوانە تقریبا ئەو قودسیەت و ئەو پیرۆزەی لاوازەبی بە حەقیقەتەوە بە تەجربە و بە ئەزمونیش سەلمێنراوە ئەو شتە مەسەلەن بۆ نمونە ئێستا بەسەرهاتی حەزرەتی یوسف و یاعقوب قدیمان مامۆستایانی ئێمە کە بۆ خەڵکیان ئەخوێندەوە خەڵک ئەگریا خەڵک بە چاوەکی زۆر ئەوە بە ئەعجابەوە تەماشەیە کرد ئێستاگەر مامۆستایەکی ئاینی هەستی باسی حەزرەتی یوسف بکا لەسەر مینبەر لە وتارێکدا ممشینە منداڵێک هەلەستی لەناو مزگەوت هەموو ناوەکانیشی لەبەرن جوانتر لەوی شەرحەکاتن ڕاستەوە وەکو معلوماتەکەی دەیە بەڵام ئەو قودسیەت و ئەو پیرۆزی و ئەو ئیعجابەی کە پێشا خەڵک هەیبوو بەرامبەر بەو ڕووداوە کە ئێستا هاتیتە قالبی دراما ئەو ئیعجابە من وا هەستەکەم وابزانام هەموو خەڵکیش هەستەکە بەو شێوەیە نامێنیتن زۆر باشە مامۆستا ئەمە لەلایەکی تریشەوە بەڕێستا ئەگەر ڕێگا بدەیت دەمێت لەسەر بابەتێکی تر پرسیار لە بەڕێزت بکەم ئەویش لە ئێستادا دەیان سەدان ئەگەر بڵێن هەزارانیش ینی زنجیرە و فیلم لە شاشەی کەناڵەکانەوە بە وەرجێڕاوی زمانی کوردی پەخش دەکرێن و دەچنە بەبێ لە دەرگادان دەچنە هەموو ماڵێک و لە کەسێکی گەورەوە تا کەسێکی بچووک هەموو کەس دەیبینێت لە کاتێکدا تۆش و بەڕێزیشتان منیش وە تەواوی خەڵکیش لەسەرەوە کۆکین کە ئەم فیلمانە نە لەگەڵ خوڕەوشت و ئاکاری ئیسلامین و نە لە خوڕەوشت و ئاکاری کۆمەلگای کوردی کە لە ئیسلامەوە سەرچاوی گرتووە یەک ناگرێتەوە بۆچی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەسەر ئەو هەموو زنجیرە فیلمە قسە ناکا کە بەڕاستی کە تۆ قسە لەگەڵ خێزانەکان دەکەی کە قسە لەگەڵ گەنجەکان دەکەی کە قسە لەسەر مۆدێلات دەکەی لە زانکۆ و ناوەندەکانی خوێن و لەسەر شەقام هەمویان لاسایی ئەو ئەکتەرانە دەکەنەوە بەڕاستی ئەمە هەمویان دەڵێن ئەمە هەڕەشەیەکی جدیە لەسەر خێزان لەسەر هەڵوەشانەوەی خێزان لەسەر شیرازەی خێزان بۆچی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەسەر ئەم بابەتەش بە جدی نایەتە سەرخەت من لەگەڵتم لەوەی بەڵام یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەوە کەم تەرخەم نەبووینە جارە یەکەمیان هەندێک شت هەیە خۆی لە خۆیدا حرامە پێویست بەوە ناکە زانایان فتوای لەسەر دەربکەن ئەو فلیمانەی جەنابەت باسیەکە پێشی فتوای زانایان ئەم شتە لە خۆیدا حرامە ئێستامە فتوا بدەین برێن شەراب حرامە فتوا بدەین برێن مەسەلەن بعضێک شتێکە لە شەریعەتی ئیسلام حرامە پێویست بە فتوا ناکە ئەوە هەر لە خۆیدا هەیە و حرامیەتەکەی مەوجودە تەنانە ئەتوانین تاوانەکەی گوناحەکەی چەندە ئەوەی بۆ خەڵک بەعز بکەین وابزانم مامۆستایانیش کەم تەرخەن نەبووینە لە باسکردنی ئەو جورە فلیمانەی کە نمایش ئەکرێن و پەخش ئەکرێن لە کەناڵەکان کە دژی ئەخلاقی کوردایەتی و ئینسانیەتی ئیسلامیەتن هەموو مامۆستایان دەوریان دیتیە بەڵام ئینکاری لە حرامبوونەکەی ناکرێت مامۆستا لە هەرێمی کوردستان لەسەر دەمی ڕێکخراوێکی فەرمیەوە کە کۆمەڵێ زانای دیار لەو ڕێکخراوەدان قسە بکرێت بێگومان کاریگەری لەسەر هاوڵاتیانی بەڕێز لەسەر خەڵکی کوردستان دەبێت قسەکە لێرەدا ئەوەیە من لەگەر جەنابتم یعنی بەس قسەمان ئەمە لێرە بەناوی فتوا باسیەکەین ینی وەکو فتوا من نارم لەسەر ئەو شتانە ئێمە فتوامان دەرکردووە بەڵام خۆی فتوای شەرعی پێشی ئێمە بووە لەسەر ئەو بابەتانە دەقەقانی قورئانی پیرۆز و فەرمودەی پێغەمبەر و ڕەئی زانایان ئەو شتانەیان هەموو حرام کردوونە ئێمە ئەوەندە ئەتوانین تەئکیدی لێ بکەینەوە لە وتاری ئاینی لە مناسبە دینیەکان پێویست بەوە ناکە ئێمە تازە فتوای بۆ دەرکەین یعنی ئێمە فتوا دەرکەین بدەن وەڵا تازە شەراب قمار حرامە ئەوە دینی ئیسلام بە نەس حرامی کردیە و
يعني فیلمی خلاعی فلان ئەوە شریعەتی ئیسلام بە نەسمان لە دەستە لە مێژە حرام کریایی ئەو ڕۆنی 1400 سال بەر لە ئێستا حرامە بەڵام ئێمە زۆر لەوە ئەتوانین تاکیدی لێ بکەینەوە دووبارە بۆ خەڵکی ڕوون بکەینەوە گوناحی چەندە ئەوەی چەندە ئەمە توانین ئەوە باز بکەین بەڵام ئەو مەسەلەی فیلمی محەممەد ڕەسوول الله ئەمە شتێکی تازەیە بدعەیەکە لەو سەردەمە پەیدا بووە یعنی خەڵک لەوە پرسیارەکە بەڕاستی لەوە ناچارین ئێمە وەکو یەکێتی زانایان و لژنەی باڵای فتوا بڕێی خۆی بدا لەسەر ئەو بابەتە بەڕێز مامۆستا جەلال ئەو بابەتەی ئەوەش حەزەکەم بیزانن ئەو فتوای کە ئێمە دامانە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان زۆر سواز بۆ بەڕێستان